بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 34 بابەتی کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارەی 4 ڕەنووسی. بە بۆنەی جەژنی نەورۆز قوتابیانی پۆلیسێم هەڵسان بە کۆکردنەوەی یارمەتی بۆ کڕینی شتڵ و چاندنیان لە باخچەی قوتابخانە. لە ڕۆژی یەکەم 4365 دیناریان کۆ کردەوە، لە ڕۆژی دووەم 3852 دینار. چەند دیناریان کۆ کردەوە؟ کاتە چەند دیناریان کۆ کردەوە واتە ئەمن دەبی هەردوو ژمارەکە ڕۆژی یەکەم و ڕۆژی دووەم کۆ بکەمەوە هەتا بزانم سەرجەم بە هەمووی چەند دیناریان کۆ کردەوە. هەتا ئیشەکەم ئاسان بی پێش هەموو شتێک بە نزیککردنەوە دەخەمڵێنم بزانم دەکاتە چەند دینار، هەتا ئەگەر لە کاتی کۆکردنەوە بزانم وەڵامەکەم ئایا شیاوە گونجاوە یان نا. ئەگەرە من ئەو ژمارەی 4365 نزیککەمەوە لۆ نزیکترین هەزار دەبیتە 4000، ژمارەکەی دی 3852ش ئەویش هەر نێزیکە لە 4000 پەشان 4000 کۆ بکەمەوە یەکسانە بە 8000. کەواتە ئێستا لە کاتی کۆکردنەوەی پێویستە سەرجەمەکە ژمارەکە نێزیک بی لە 8000. ژمارەکان لەژێر یەکتری دەنووسرێن، پێش هەموو شتێک لە لای ڕاست خانەی یەکان یان ڕەنووسی یەکان کۆ دەکرێتەوە. 5 کۆ 2 یەکسانە بە 7. لە هەنگاوی دووەم خانەی دەیان یان ڕەنووسی دەیان 6 کۆ 5 یەکسانە بە 11. یازدەکە یەکەکەی لێرە دەنووسین، یەکەکەی دیکەش دەنووسرێ لە خانەی سەدان. ئەوجا هەنگاوی سێیەم ئێستا خانەی سەدان کۆ دەکرێتەوە، ئەو خانەیە 1 کۆ 3 4 کۆ 8 12 دووەکە لێرە دەنووسرێ، یەکەکە لێرە دەنووسرێ کۆ دەکرێتەوە لەگەڵ خانەی هەزاران. ئێستا لە هەنگاوی چارەم خانەی هەزاران کۆ دەکرێتەوە، 1 کۆ 4 5 کۆ 3 یەکسانە بە 8. ژمارەکە هەمووی کردیە 8207 کە زۆر ژمارەی نێزیکە لە خەمڵاندنەکەی کە 8000 بوو. کاتە 8217 دیناریان کۆ کردەوە قوتابیانی پۆلیسێ ڕۆژی یەکەم و ڕۆژی دووە. ئەوجە لێرە نووسرایە قوتابیان 8217 دیناریان کۆ کردەوە لەبەر ئەوەی ئەو ژمارەیە نێزیکە لە 8000، کەواتە وەڵامەکەمان شیاوە و گونجاوە هەڵەی گەورە نەکرایە. ئەوە تەواو بوو. ئێستا بەرزتر باڵۆنێک لە بەرزایی 1225 مەتر بوو. باڵۆنێک لە بەرزایی 1205 مەتر بوو لە سەر لە بەیانی. پاشان باڵۆنەکە زیاتر بەرز بووە، گەیشتە بەرزایی 1920 مەتر لە نیوەڕۆ. پرسیارەکە چییە؟ ئایا چەند مەتر بەرز بووە؟ چەند مەتر بەرز بووە لە نیوەڕۆ لە چاو لە بەیانیەکەی؟ لێرە چەند مەتر بەرز بووە یان چەند مەتر بەرزتر بوو کاتە لێ دەرکردنە. ژمارە گەورەکە 1920 ژمارە گچکەکەی لێ دەردەکەم. 1920 کەم 1025. ژمارەکان لەژێر یەکتری نووسرابان ئاسانتر بوو، بەڵام نەنووسراینە. پێش هەموو شتێک ئەمن ژمارەکان نێزیک دەکەمەوە. 1920 نێزیشی دەکەمەوە دەیکەمە 2000، 1025ش نێزیک دەکەمەوە دەیکەمە 1000. ئەوجا 2000 هەزاری لێ بڕوە لێی کەم بیتەوە دەمینێتەوە 1000، کەواتە بە نزیکەی 1000 مەتر بەرز بووە. بەڵام ئێستا ئەگەر بمەوێ لێدەرکردنەکەی بە تەواوی بکەم
ژمارەکان دەنووسم 1920 لە بنیشی 1025. ئەو جە لە خانە یەکان دەست پێ دەکەین سفر کەم 5 نابی، چونکە سفر گچکەیە 5 گەورەیە. ئەو دوای تەنیشتی خورد دەکرێتەوە کە خورد دەکرێتەوە هەمیشە ڕەنووسەکە بە یەک ژمارە کەم دەبیتەوە، چونکە 2 بوو دەبی بە یەک لێرە دەنووسرێ. ئەو یەکەی کە قەرد دەکرێت لەو دوای لە تەنیشت سفرەکەی دادەندرێ، سفرەکە دەبی بە 10. ئەو جە 10 کەم 5 یەکسانە بە 5. ئەوە خانە یەکان ڕەنووسیەکان تەواو بوو. ئێستا دەینە لای ڕەنووسی دەیان. ئەو یەکە کەم ئەو دوای ئێرە دیسان نابی، چونکە یەک گچکەیە 2 گەورەیە. ناچارین ئەو نۆی خورد دەکەینەوە، یەکە کە دەبیتە 11. 11 کەم ئەو 2 یەکسانە بە 11 کەم 2 یەکسانە بە 9. یەکسانە بە 9. ئەو جە ئێستا چونکە نۆیەکە خورد کراوە، هەمیشە یەکی لێکەم دەبیتەوە، یەک ژمارە دەبیتە 8. 8 کەم ئەو سفرەی ئێرە هەر 8. کاتە 8 کەم سفر هەر دەکاتە 8. 8 کەم سفر هەر 8. ئەو جە خانەی هەزاران یەک کەم یەکسانە بە سفر. پێویست ناکە ئەو سفرە بنووسین، هیچ نانووسین. ژمارەکە دەبیتە 895. 895ش زۆر نێزیکە لە هەزاری، کاتە هەڵا نەکرایە ئەو وەڵامەکی شیاوە گونجاوە. ئەوە تەواو بووین. کاتە باڵۆنەکە 895 متر بەرز بۆوە، بەرزتر بۆوە لە چاو سەر لە بەیانیەکەی، بە 895 متر زیاتر بەرز بۆوە. ئێستا تەواو بووم لە لاپەڕە 34 چینە لاپەڕە 35. لاپەڕە 35 ڕێنوێنی چۆن کۆکردنەوە بەکاردێنی بۆ ساختکردنەوەی ڕاستی وەڵامی لێدەرکردن. بۆ وێنە من ئەگەر ژمارەکەم هەبوو 425 کەم 315 لێدەرکردنەکەی دەکەم 5 کەم 5 0 2 کەم 1 1 4 کەم 3 1. کۆکردنەوەی بەکاردێنم با بزانم، هەتا بزانم ڕاستم کردیان نا. ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە، ئەو دوو ژمارە 315 کۆ دەکەمەوە لەگەڵ 110. ئەگەر هاتوو 425 بەدەست کەوت دیارە لێدەرکردنەکەم ڕاستە، ئەگەر بەدەستم نەکەوت دیارە هەڵەیە. ئەوجە ئێستا 315 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 110. کۆی دەکەمەوە لەگەڵ 110 بزانم دەکاتە 425 یان نا. 5 و 0 هەر 5 1 و 1 2 3 و 1 4 کردیە 425. کاتە لێدەرکردنەکەم ڕاستە. بەو شێوەی دەتوانم کۆکردنەوەی بەکاربینم لۆ ساختکردنەوەی وەڵامەکە. پرسیاری ئەژمێرکردنی هزری. هەندێک جار دەتوانی هەندێک جار کۆکردنی هزری یا لێدەرکردنی هزری بکەی بەیان بەکاربینی لە جیاتی بەکارهێنانی پێنووس و کاغەز. هەندێک جار پێنووس و کاغەزت نییە، دەتوانی کۆکردنەوە یان لێدەرکردنی هزری بەکاربینی. ئەگەر هاتوو ژمارەکان تۆزێک ئاسان بوون، هەموو کات ناتوانی، بەڵام کە ئاسان بوون دەتوانی. بۆ وێنە 430 کۆی بکەینەوە لەگەڵ 560. کۆی دەکەینەوە لێرە ئەو کردداری کۆکردنەوە پێویستی بە خڕکردنەوە نییە. چ دەکەین؟ دەینین خانەی یەکان چونکە سفرە، ئەوە هەر سفر دەمێنێتەوە. خانەی دەیان 3 و 6 یەکسان دەبی بە 9 6 3 دەبیتە 9 9 واتە 90.
پاشان خانەی سەدان 400 و 500 400 و 500 500 و 400 یەکسانە بە 900 کاتە هەموو ژمارەکە دەکاتە 990 990 هەر بە هزری بەبێ نووسین دەتوانین ئەوها بە هزری ژمارەی کۆکەینەوە ئەگەر هاتو ئاسان بوو هەموو کات ناتوانین پێویستمان بە پێنووس و کاغەزە بەڵام هەندێک جار دەتوانین لێرە ئەو جارەی لێدەرکردن هەیە 680 310 لێ بڕوە خانە یەکان هەر بەخۆی سفرە زۆر ئاسانە بەڵام چەند دەیم هەیە ئەمن 8 دا یەک دەی لێ بڕوە 7 دەدەمینێ پاشان 6 سەدم هەیە ئەگەر 300 لێ بڕوە 300 دەمینێ کاتە وەڵامەکە دەکاتە 370 وەڵامەکە دەکاتە 370 ساغ بکەوە پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە چۆن ئەژمێرکردنی هزری بەکاردەینی هەتا ئەو دوو ژمارەی کۆ بکەیەوە لێرە خانە یەکان هەفتی کۆ دەکەمەوە لەگەڵ دووی دەکاتە 9 ئەوە نۆیەکەی دەنووسم 4 دا لێرە 4 دەم هەیە لێرەش 4 دەم هەیە دەکا 8 داواتە دەکا 8 هەفتەکەش 7 سەدم هەیە لەگەڵ 2 سەدی ئێرە دەکا 900 کاتە دەکاتە 989 989 ئەوە بە هزری ئەوجا لێرە ڕوون بکەوە چۆن ئەژمێرکردین بەکاردێنی بۆ ئەوەی 656 لە 987 دەربکای ئێستا لێدەرکردنەکەی کوودەکەین لێرانە لێدەرکردنەکە کووە لێدەرکردنەکە ئەو هەفتە شەشی لێ بڕوە یەک دەمینێ ئەوە لە خانە یەکان یەکم هەیە پاشان لە خانەی دەیان چەند دەم هەیە 5 دا واتە 8 دا 5 دەی لێ بڕوە 3 دەدەمینێواتە 30 دەمینێ پاشان 900 600 لێ بڕوە 300 دەمینێ کاتە 331 دەکاتن هەمووی 331 ئێستا پرسیاری کۆبکەوە و ئەو ڕێگای کە بەکاری دەینی وێڵێت چ ڕێگایکی بەکاردەین لێرە من بۆ وێنە گەر کۆبکەمەوە ڕەنووسی یەکان 8 و 1 یەکسانە بە 9 4 و 9 یەکسانە بە 13 سێکەی لێرە دەنووسم ئەوجا یەکەکەی لێرە دەنووسم پاشان 1 و 2 یەکسانە بە 3 ئەمن کۆکردنەوەی خڕکردنەوەم ئەنجامدا چونکە لێرە نەم دەتوانی ڕەنگە زۆر ئاسان نەبوو بە هزری کۆ بکەمەوە چونکە خڕکردنەوەی لەگەڵ بوو کردێ 339 بە ڕێگەی خڕکردنەوە بە ڕێگەی خانە بە خانە بە ڕێگەی هەنگاو بە هەنگاو بەو ڕێگای لێرە 8 و 1 پرسیاری 8 و 1 ڕەنووسی یەکان یەکسانە بە 9 4 و 3 یەکسانە بە دەتوانم لێرانە بە هزری چاچی کەم بەبێ خڕکردنەوە هەزارەکان 1000 و 1000 لەگەڵ یەک دەبیتە 2000 300 و 200 یەکسانە بە 500 43 4 و 3 دا 7 دا و 8 و 1 دەکانەوە کاتە هەموو ژمارەکە بە هزری دەکاتە 2579 بە هزری لێرە بە هزری بوو ئاسان بوو چونکە خڕکردنەوەی پێنە دەویست یەکسەر 1000 و 1000 2000 300 و 200 500 43 7 8 و 1 9 کاتە 2579 2579 بە هزری لێ دەربکە و ئەو ڕێگای بەکاری دەینی بڵێ
پرسیاری چار. پرسیاری چار خانەی یەکان 7 کەم 8 ناکرێ، کەواتە لێرە بە هزری ناتوانم، ئاسان نییە زۆر، چونکە ناتوانم، کەواتە باشتر وایە ئەمن بە ڕێگەی خورتکردنەوە ئەو لێدەرکردنەی بکەم. 7 کەم 8 نابی، کاتە ئەو 8ەی خورد دەکەمەوە، 8ەکە دەبی بە 7 لێرەی دەنووسم، 7ەکەش یەکسەر دەبیتە 7دا، ئەوجا 7دا کەم 8 یەکسانە بە 9 دەنووسم 9 لێرە، پاشان ئەو 7ەی ئێرە کەم ئەو 7ەی ئێرە دەبیتە 0، هیچ نامێنێتەوە. ئەوجا ئەو 2 کەم ئەو 1 2 کەم 1 یەکسانە بە 1، ژمارەکە کردیە 109. پرسیاری 5 لێدەرکردنە. لێرە دەتوانم بە هزری لێدەر بکەم، 8 6 لێ بڕوا یەکسانە بە 2، 9 دا 5 دەی لێ بڕوا 4 دەدەمێنێتن، 4 دەواتە 40، 700یش 300 لێ بڕوا 400 دەمێنێت، ژمارەکە دەکاتە 442. 442 بە هزری 442 بە هزری، پێویستی خورتکردنەوەی پێویست نەبوو. کۆبکەوە یان لێ دەربکە. پرسیاری ژمارە 6 لێرەش زۆر بە ئاسانی دەتوانم بە هزری کۆبکەمەوە، یەکسانە بە 5,000 و 1,000 6,000، 400 لەگەڵ 200 600 و 90 لەگەڵ 0 هەر 90 و 2 کۆ 5 یەکسانە بە 7. بە هزری دەتوانم کۆبکەمەوە، چ لە لای ڕاست لۆ چەپلۆڕات، چونکە لێرە هیچ خڕکردنەوە نەبووە، تا هیچ پێویستە دەکرد ژمارەی لێرە دانێم. بەڵام هەمیشە باشترە لە ڕاستەوە لۆ چەپ کۆکردنەوەکان بکەم، بەڵام ئەگەر بە هزری بوو بە کەیف خۆمە. لێرە ناچارم، چونکە کۆکردنەوە خڕکردنەوە هەیە، ناچارم بە هزری نەکەم، بە هزری ناوێتم. 5 کۆ 0 هەر 5 دەنووسم، 9 کۆ 0 خانەی دەیان ڕەنووسی دەیان 9 کۆ 0 هەر دەکا 9، 8 کۆ 7 یەکسانە بە 15، 5ەکە لێرە دەنووسم، 1ەکە لێرە خڕکردنەوە هەیە، ئەوجا 1 و 1 و 1 دەکاتە 3، ژمارەکە بوو بە 3595. پرسیاری 8 ڕەنووسی یەکان 3، ڕەنووسی یەکان لێرە 4، 3 4ی لێ بڕوا نابی، چونکە 3 گچکەیە، ئەگەر نەبوو ڕەنووسێکی تەنیشتی خورد دەکرێتەوە، 7ەکە خورد دەکرێتەوە، لە 7ەکەی دەمینێ 6، ئەو 3ش یەکسان دەبی بە 13، 13 کەم 4 یەکسانە بە 9. دەینە لای خانەی دەیان 6 کەم 9 نابی، دیسان 6 گچکەیە، ناچارین ئەو 6ەی ئێرە خورتکەینەوە، 6ەکەی کە خورد دەکەینەوە یەکسانە بە 5، 6 زەردەکە دەبی بە 16، 16 کەم 9 یەکسانە بە 7، یەکسانە بە 7. ئەوجا ئەو 5 کەسکە کەم 2 یەکسانە بە 3. دێنە لای خانەی هەزاران 1 کەم 1 0، هیچ نانووسم، ژمارەکە بووە جیاوازیەکە بووە 379. 379. لێرە لێدەرکردنەکە دەتوانم بە هزری لێدەرکردنەکەی بکەم، 6 5 لێ بڕوا 1 دەم هەیە لێرە، 0 دەی لێ بڕوا هەر 1 دەیەکە دەمینێ، 100ەکەم هەیە 0 لێ بڕوا 100ەکە هەر دەمینێ،
7,000 هەیە 2,000 لێ بڕوە 5,000 دەمینێ کەواتە دەکاتە 5,111 5,111 5,111 چونکە 6 5 لێ بڕوە یەکسانە بە یەک بە هزری دەتوانین چونکە لێرە هیچ خورتکردنەوە و شتیوان نەبوو. پرسیاری ژمارە 10 ژمارەیەک بنووسە گەورەتر بی لە ئەنجامی کۆکردنەوەی ئەو دوو ژمارەیە وە گچکەتر بی لە ئەنجامی کۆکردنەوە یان لە سەرجەمی ئەو دوو ژمارەیە. لەبەر هەندێک ئەمن پێشتر دەبی بچم ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە بزانم سەرجەمەکەیان چەندە کاتە خانە بە خانە کۆیان دەکەمەوە 5 کۆ 0 یەکسانە بە 5 ئەوجا 2 کۆ 3 یەکسانە بە 5 4 کۆ 6 یەکسانە بە 10 سفرەکەی دەنووسم یەکەکە لێرە دادەندرێ ئەوجا 1 و 3 یەکسانە بە 4 چاری کۆ دەکەمەوە لەگەڵ 8 خانەی هەزاران 4 و 8 یەکسانە بە 12 کاتە ژمارەکە بووە 12,055. ئێستا بزانم سەرجەمی ئەو دوو ژمارەی دەکات چەند خانە یەکان 4 کۆ 9 یەکسانە بە 13 سێکە لێرە دەنووسرێ یەکەکەش لێرە دەنووسێتکن ئەو یەکەی ئەوجا 1 و 1 2 2 کۆ 2 یەکسانە بە 4 خانە سەدان 7 کۆ 4 یەکسانە بە 11 یەکەکە لێرە دەنووسرێ یەکەکەی کە 11 لێرە دەنووسرێ ئەوجا 1 و 7 8 8 و 4 12 12,143 12,055 12,143 گوتمان ژمارەکە دەبی گەورەتربی لەوەی گچکەتریش بی لەو ژمارەی کاتە بە دەیان ژمارە هەیە گەورەتربی لە 12,055 بۆ وێنە 12,056 12,060 12,070 12,080 90 100 هەتا 143 12,142 هەر باشە کەواتە هەر ژمارەکەت نووسی لەو ژمارانەی لە مابینی ئەو ژمارە و ئەو ژمارەیە هەمووی هەر ڕاستە بە مەرجەک ژمارەکانی خۆت باش کۆ کردبیتەوە کاتە بۆ وێنە دەنووسی 12,140 یان 12,100 یان 12,062 هەمویان هەر ڕاستن هەر کەسە شتەچی دەنووسی بە کەیفی خۆت. پرسیاری 11 ئایا دەتوانی دوو ژمارەی سێڕەنووسی کۆکەیەوە ژمارەیەکت دەستکەوێ گەورەتربی لە 2000 ژمارەی سێڕەنووسی گەورەترین ژمارەی سێڕەنووسی 999 لەوەی گەورەتر نییە 2999 کۆکەمەوە بزام دەکات چەند خانە یەکان 9 هەشتی لێرە دەنووسم یەکی لێرە دەنووسم پاشان 1 و 9 لەگەڵ ئەو 9 19 9ەکە لێرە دەنووسم یەکەکە لێرە دەنووسم 1 و 9 لەگەڵ 19 کاتە گەورەترین ژمارە کۆم کردەوە دوو ژمارەی دووڕەنووسی هیچ نەیکردە 2000 کەواتە وەڵامەکە ناکرێ نابیتە 2000 گەورەترین ژمارەی کۆکەمەوە هیچ کات ناکاتە 2000 ناکاتە گەورەتریش لە 2000 هەمیشە گچکەترە لە 2000 ئەوە
کەواتە ئایا دەتوانی؟ ناتوانم. ناکرێ. پرسیاری 12 ژمارەیەک بنووسە لە 3 ڕەنووس پێک هاتبی و بتوانرێ لە 274 دەربکرێ بێ خورتکردنەوە. ئەوە زۆر ئاسانە. ئەو پرسیارە زۆر ئاسانە. 274 مان هەیە لێرە. 274 ژمارەش کە بنووسم دەری کەم لەو ژمارەی بەبێ خورتکردنەوە. بۆ وێنە دەنووسم 241. ئەوجا چاریەکی لێ بڕوە 3 7 چاری لێ بڕوە 3 2 لێ بڕوە 0. هیچ خورتکردنەوەی پێویست ناکە. یان دەنووسم بۆ وێنە 161. دیسان خورتکردنەوە پێ ناوێت. کەواتە یەک بە یەک تەمەشای ڕەنووسەکان دەکەم. لێرە چ دەنووسم لە ژێرخانەی سەدان؟ یان دەنووسم 2 یان دەنووسم 1 یان هیچ نانووسم. نابی هیچ نەنووسم ببورن، دەبی هەر شتێکی بنووسم. یان لێرە دەنووسم 2 یان 1. لە ژێرخانەی دەیان چ بنووسم؟ یان دەنووسم 7 یان لە 7 گچکەتر 6 و 5 و ئەوانە هەمووی باشە. 5 دەبی 6 چونکە خورتکردنەوەیان پێویست نیە. 4 0. لە ژێرخانەی یەکانیش یان دەنووسم 4 یان دەنووسم 3 یان 2 یان 1 یان 0. کەواتە بەدەیان ژمارە هەیە. بەڵام بە وێنە من هیچ نابی لێرە بنووسم 5 چونکە گەورەترە لە 4. نابی لە ژێر هەفتەکە هیچ کات بنووسم 8 یان 9. ئەوە نابی. نابی لە ژێر 2 کەش بنووسم 3 یان شتیەوە چونکە ئەو کات ناکرێ. نابیت. کاتە ئەو هابیری لێ بکەوە ژمارە چ 3 ڕەنووسی بۆ ئەوەی لەو ژمارەی دەربکەی بەبێ ئەوەی هیچ خورتکردنەوە هەبی. هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 13 سەرجەمی ئەو دوو ژمارەی چەندە؟ ئەم ژمارەکان کۆ دەکەمەوە بە خۆم. 2 کۆنۆ یەکسانە بە 11. 3 کۆ 0 هەر 3 لەگەڵ یەکی 4. 6 کۆ 5 11 یەکەکەش لێرە دەنووسرێ 1 و 4 5 5 و 3 8. 8141. بێگومان ئەوە زۆر هەڵەیە چونکە ئەوە 49,000. ئەمن ئەگەر خەمڵاندنە چی بکەم؟ دەزانم کە ئەو ژمارەیە نێزیکە لە 5,000 ئەوش نێزیکە لە 4,000. کەواتە ژمارەکە دەبی نێزیک بی لە 9,000. 8,141ش زۆر نێزیک نییە بەڵام باشە. شیاوە. ئەو 9,000 ڕاست بوو ئەگەر بەهات باو بیگوت بە نزیکەی یان بە خەمڵاندن. بەڵام چونکە نەیگوتیە بە خەمڵاندن کاتە باشتر وایە ئەمن ئەو ئێرە هەڵبژێرم. بەڵام 49,000 هەر هەڵەیە. 27,000ش هەر زۆر هەڵەیە. ئەوە لاپەڕە 35ش تەواو بوو. لاپەڕە 34 و 35 تەواو بوو. دێما کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.